گفتوگۆی پرس و باسەکە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگرابەر تەڵعات توێژەری سیاسی ڕاستەخۆ لاولێرە و لەگەڵمانە. کاگرابەر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. حەزەکەم بزانم بۆ چوونی بەرەز لەبارەی ڕووداوانەی کە ڕوویدا ئایا ئەوەی کە تا ئێستا دەیبینین بۆ ڕووخاندنی نیزامەکەیە یان هێشتا هەر بۆ ترساندن یان ملکەتپێکردنی زیاتری نیزامی ئێرانیە؟ زۆر سپاس. دیارە ئەوەی کە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا ڕوویدا ئەنجامی زیاتر لە نزیک مانگێکی جوڵەی سەربازی هێزەکانی ئەمریکا و دانووسانی دیبلۆماسیە لە نێوان ئەمریکا و ئێراندا و ئەنجامەکەی ما بینی کە بە دەستپێکردنی شەڕ کۆتایی هات یاخود بڵێ ئەم قۆناغە کۆتایی هات و دەستپێکی قۆناغێکی تازەیە کە هێرشی ڕاستەخۆی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و لە ڕاستیە ئەم هێرشە لە ڕووی استراتیژیەوە چاوەڕوانکراو بوو. هەموو ئاماژەکان بەرە ئەوە بوون کە جەنگێک ئەبێ ڕوو بدا و شەڕێک ئەبێ لە ناوچەکەیە ڕوو بدا و ڕوویدا. ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل تا ئێستا بەرزیان کردوێتەوە وەکو استراتیژی خۆیان، استراتیژی ئەمریکا و ئیسرائیل گۆڕینی ڕژێمە، گۆڕانکاریە لە ڕژێمی سیاسی ئێران و هەموو گوتارەکانی ناتەنیاهۆ و ترەمپیش تا ئێستا بۆ ئاراستەیە کە وەستراتیژەکە و بەم ئاراستەیە کە ڕژێمی ئێران تاو ئاستە لاواز بکرێ و داوا لە خەڵکی ئێرانەکەن کە خۆیان پاشان ئەو ئەرگە بکردنە ئەستۆ بوو. با باوەڕی ئیسرائیل و ئەمریکا لە ماوەی 20 ساڵی 2025 بۆ 2026 ئەم قەیرانە ئابوووریانە و ناڕەزایەتیە ناوخۆیانەی کە لە ناوەی ئێرانە ڕوویداوە لێدانەکان لە ئێران لێرە و لەوێەوە لێدان لە ڕیزی پێشەوەی سەرکردایەتی ئێران کە قورسترینیان لێدان بوو لە ڕێبەری باڵا خامنەیی. ئەمانە هەمووی تەسەورێکی لە لای ئەمریکا و ئیسرائیل دروست کردەوە کە ئێران ئەتوانرێت تا ئاستی لاوازکردن بەم استراتیژە تا ئاستی لاواز و نابودکردن بڕوە و لەوێشە ئیشەکە بۆ خەڵکی ئێران بەجێدێڵ. باشە کاگرابەر، هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن وا دەردەکەوێت ئامانجی ئێران با بڵێن ئەمریکا و ئیسرائیل ینی کەمێک بۆچوونیان جیاوازتر بێ لەو ڕۆوە کە هێشتا ئەمریکا پێی وایە کرێ دانوستان لەگەڵ نیزامەکەدا بکرێ، بەڵام ئیسرائیل بۆ بەدیل دەگەڕێ، بۆ ئەوە دەگەڕێت کە بەڕێزت باست کرد خەڵک لە ناوخۆی ئێرانەوە ئیتر خۆیان ببنە بەدیل بێنە سەرجادا خۆیان ڕاپەڕین دەست پێ بکەن. بەڵێ وەکووتم دوو دۆکترینی سەرەکی ئێستا لە شەڕەکە هەیە. دۆکترینی ئیسرائیلی لە ناوبردنی کاملی ڕژێمی ئێرانە واتە گۆڕینی ڕژێمە. دۆکترینی ئێران هەر لە سەرەتاشەوە کە خۆی ئامادە کرد بۆم جەنگە دۆکترینی وەڵامدانەوەی تۆڵەسەندنەوەیە، وەڵامدانەوەیەکی توندی تۆڵەسەندنەوە. تەمان بۆ ئێران لەم دۆکترینەدا پشتی بەسووە بە دوو کۆڵەکەی سەرەکی، کۆڵەکەیشیان بریتە لە موشکی بالستی و توانایەکانی درۆن و موشکی ئێرانی بۆ دروستکردنی هەڕەشە لەسەر ئیسرائیل و پێگەکانی ئەمریکا لە ناوچەکەیە. ستونی دووەم واتە کۆڵەکەی دووەمی پشتی بەسووە بە هێزەکانی نزیک لە ئێرانیان هاوپەیمانی ئێران وەکو حزبوڵا لە لوبنان کە هاتە ناو شەڕەکەەوە دوێنێ وەکو حوسیەکان وەکو گروپەکانی نزیک لە ئێران لە عێراق کە ئێستا پەیتا دێنە ناو شەڕەکەەوە. هەموو ئەمانە لە بەرامبەرێکدا وەستاونەتەوە. ئەوەی کە لە لای ئەمەی کە پەیوەندی بە دۆکترینی ئێرانی هەیە ئەوەیە کە تێچووی شەڕەکە بەرز بکاتەوە لەسەر ئیسرائیل و ئەمریکا و مەیدانی شەڕەکە فراوان بکات بۆ جۆرێک کە بتوانێت جەبهەی فراوانتر بکاتەوە لە هەموو لایەکەوە و ئەم مەیدانی شەڕە تا فراوانتر بێ تێچوەکەی زیاترە بێ و فشارێکی گەورەش لەسەر ئیسرائیل و ئەمریکا دروستەکە. ئەوەی کە لێرەدا پێویستە بیڵێن و لی تێبگەن جیاوازی ئەم شەڕە لەگەڵ شەڕەکانی دیکە دووسێ خاڵ هەیە زۆر گرنگە. یەکەمیان ئەم جەنگەی کە ئێستا ڕووەدا جەنگێکی کلاسیکی نییە، جەنگێکە تێکەڵ بە جەنگی پرۆکسی لەلایەک و جەنگی ڕاستەخۆ لەلایەک و گوشاری ئاپووری جیهانی لەلایەک و گوشاری ناوخۆیی ئێرانیش لەلایەکی دیکەەوە. ئەمانە هەمووی دەستیان داوەتە دەستی یەکتری. خاڵی جیاکەرەوە لێرەدا ئەوەی کە بوو بە
خاڵی وەرچەرخان لە ململانێکەدا بەتایبەتی لە جەبهەی ئێرانیدا ئەوەی کوشتنی خامنەی بوو. ئەمە وای کرد کە ئێران بەشێک لەم دۆکترینەیە کە پێشتر خۆی بۆ ئامادە کردبوو بە پلانی بۆ دانە بۆ کوتم دۆکترینی وەڵامدانەوەی تۆڵەسەندنەوە، ئەم دۆکترینە ئێستا کەوتۆتە بەردەم دووسێ پرسیاری دیکە. پرسیاری دووەم ئەوەیە کە لە دوای نەمانی خامنەی ئێستا سێ سیناریۆ هەیە، ئەوەی کە ئایا ئەم ڕژێمە ئێستا شەڕی مانەوەی خۆیەکە و لە شەڕی مانەوەی خۆدا ئایا بەرەو چ ئاراستێکەوە، ئایا لەوەدا سەرکەوتووە بێت کە بتوانێت ڕێبەرێکی جێگەرەوە لە مودەیەکی کەمە کە ماوەیەکی دەستوری دەڕۆژەی لە بەردەسا لەژێر ئەو هەموو فشارەدا جێگرەوەیەک دەستنیشان بکە وەکو ڕێبەر، یان ئەوەی کە سوپای پاسداران وەکو بەهێزترین و دامەزراوترین دامەزراوەی ئابووری و ئەمنی و سوپایی و لەشکری لە ئێرانە دەست بەسەر بارودۆخەکە ئەگرێ جۆرێک لە کودەتایی سپی ڕوئەدا و ئەمەوە ئەکات کە لە ناو سوپای پاسدارانیژە دوو جۆر ئیتیجا هەیە، ئیتیجاهێکی پراگماتیستی کۆنەپارێز ڕەنگە بێ و ئاراستەیەکی گەنجی ڕادیکاڵیشە بێ. ئایا ئەمەش بە ژێرەی ناوەندەکانی لێکۆڵینەوە کە تا ئێستا چاودێری ئەم دۆخەکەن، ئایا ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە لێکدابڕان یا جۆرێک لە پێکدادان لە ناو دامەزراوی سوپا لە ناو ئەم دوو ئاراستەیەدا ڕوو بدایان نا. سیناریۆی سێم ئەوەیە کە ئەم جەنگە فراوانترە بێ لەسەر ئاستی ئیقلیمی، لەسەر ئاستی ناوخۆیی و ئێران دەست ئەبا بۆ لێدان لە بەرژەوەندیە ئابووری و نەوتیەکانی ناوچەکەوە. بینیمان بەر لە سەعاتێک کە ئارامکۆ کەوتە ژێر هێرشەوە. ئەمە پێمانەڵێ کە ئەم دوو سیناریۆ ئەخری دوو سیناریۆ مەترسیدارن کە کۆی ناوچەکە ڕاکێشێتە بەردەم جەنگێکی کراوی ڕەنگە درێژمەودا مامناوەند لە ڕووی کاتەوە، بەڵام لە ڕووی مرۆیی و لە ڕووی سیاسی و استراتیژی و ئابوووریەوە تێچوویەکی زۆری ئەبێت بۆ هەموو لایەنەکان. باشە کاگرابەر ئەوەی کە بەڕێز نامەژەت پێکرد یەکێک لە سیناریۆکانی ئەوەی کە ئێران جەنگەکە فراوانتر دەکاوەیە کە لەسەر ئیسرائیل و ئەمریکا زیاتر دەکەوێت مەیدانی جەنگەکە فراوانترە، بەڵام بە دیوێکی تردا ئەمە فراوانکردنی مەیدانی جەنگەکەش نییە لەسەر خۆی، ینی لە یەک کاتە ئێران دژمنی دیکە بۆ خۆی زیاد ناکە. مەسەلەن تاکەی وڵاتانی خەلیج ئەوها بەم شێوازە ینی بینەر دەبن کە ئێران موشەکیان تێ بگرێ، موشەکیان پێوە بنێ و ئەوانیش بە بێدەنگی بوەستن. مەسەلەن بە بڕوای تۆمە تاکەی بەم شێوازە دەمێنێتەوە. وەکو وتم، ینی ئەگەر سەیری ڕۆژی یەکەمی لێدانەکە بکەیت کە بگەینە ڕۆژی دووەم دوای ئەوەی کە بەڕسمی ئێران کوژرانی خامنەیی یەکلایی کردەوە و ڕاگەیان، ئەمە پێمانەڵێ کە ئەم دۆکترینەوەتە ئەم استراتیژەیە کە ئێران خۆی بۆ ئامادە کردبوو ئێستا ڕەنگە لە بەردەم هەڕەشەیە بێ. بۆیە ئەبینی کە ئێستا ئەم هێرشانە بۆ سەر هەموو ناوچەکە بە ئاستێکی فراوانەکە بەگومانی تیانە ئەوەی کە باس بکرد هەوڵەدا تێچوی شەڕەکە لەسەر ئەمریکا و ئێران ئەمریکا و ئیسرائیل قورس بکەن، لە هەمان کاتە توێچی شەڕەکە لەسەر خۆشی قورسەکە. بەڵام وەکو بەشێک لە ناوەندەکانی استراتیژی ئێستا باسیەکەن ئەمە چاوەڕوانکراو بوو لە دۆخێدا کە ئێران بگاتە قۆناغی شەڕی مان و نەمان، بەو مانایی کە ئیتر ئێران بزانێت کە ئەوەی ئێستا لە بەردەمی داوەستاوە یا ئەم وە بەتایبەت ئێمە بیرمان نەچێت تا ئێستا استراتیژی ئەمریکا دەرفەتێکی بۆ گەڕانەوە یا استراتیژی ئەمریکا و ئیسرائیل بەتایبەت تا ئێستا هیچ مەجالێکی لانی کەم لە ئاستی گوتاردا هیچ مەجالێکی بۆ گەڕانەوە بۆ دانوستان نەیەشتەوە. تەنها باسی گۆڕینی ڕژێم و گۆڕانکاری لە ڕژێم و لە ناوبردنی ڕژێم ئەمانە ئەکەن کەوایە ئەگەر تا ئێستا ئەم گوتاری ئیسرائیل و ئێرانی استراتیژی ئیسرائیل و ئێرانی گۆڕانکاری ڕژێم بێ، گومانی تیانەیە کە ڕژێمیش شەڕی مان و نەمانی خۆیەکە و ئەمە چاوەڕوان کراو بوو. باشە دۆناڵد ترامپ ئەمەژەی بۆ کردوتی داوایان کردووە گوێیان لێ بگرم دابنیشین نیش گوێیان لێ دەگرم، ینی نەیوە دانوستانەکەین وتی گوێیان لێ دەگرم. خوێنەوەی تۆ چییە بۆ ئەمە؟ پێ دوای ئێران لەگەڵ هەموو ئەم جەنگی کە بەرپای کردووە بەرامبەر بەم وڵاتانە
ینی لانی کەم بانەڵین بەرپای کردووە و جەنگەی کە ئێستا دەیکات بەرامبەر بە وڵاتانت لەگەڵ ئەوشدا کەناڵی دیبلۆماسی هێشتووەتەوە. بەدڵنیاییەوە ینی ئێران ئەمە جارێک گرنگە ئێمە لە ڕووی تیۆریەوە لەوە تێبگەین ئامانجی هەموو شەڕێک ئامانجی هەموو جەنگێک دوجار گەیشتنە بە هەندێک چارەسەری دیبلۆماسی یعنی هیچ جەنگێک جەنگێکی عەبەسی تاکۆتایی نییە بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەم ئامانجە دیبلۆماسیە لە چه ئاستێک و چاوەڕوانێکدایە چاوەڕوانی ئێران لە دیبلۆماسی چییە و چاوەڕوانی ئەمریکا لە دیبلۆماسیا چییە لە ڕاستیە ئەوەی کە تا ئەمەی دۆخەکەی گەیاندە ئەمڕۆ ئەوەیە کە تێگەیشتن و چاوەڕوانی هەردوو لا بۆ دیبلۆماسی زۆر لە یەکتری دوور بوون چاوەڕوانی ئەمریکا و ئیسرائیل لە دیبلۆماسیدا ئەوە بوو کە ئێران ئیمزا لەسەر خۆبەدەستەوەدان بکە ئەم خۆبەدەستەوەدانە ئەبێ ڕوو بدا جا بە جەنگ بێ یا بە دیبلۆماسی بێ ئێستا کە قۆناغی یەکەمی دیبلۆماسی شکستێنە ئێمە بە فعلی چوونێ ناو جەنگەکەوە و جارێک کە ئەگەر ئێران لە دوای جەنگیشەوە بێتەوە سەرمێزی دیبلۆماسی ڕەنگە تاکە دەستکەوتێک کە ئێران بتوانێت لەم قۆناغەدا لەسەری وەکو دیبلۆماسی لەسەری هەوڵ بدا و لەسەری بۆسێ مانەوەی نظامەکە بێ ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک پرسیار و تێبینی لەسرە بەڵام ڕەنگە تاکە دەستکەوت ئێستا ئێران بێوەی لە دیبلۆماسیدا بەدەستی بێنێ پاراستنی نظام و گەڕانەوەی سەقامگیریە بۆ ئێران لەم دۆخەی ئێستادا بۆ یەکەوەیە ئەم دیبلۆماسیە ینی ئاراسی ئەم دیبلۆماسیە ڕوونە کە ئەبێ چۆن ڕوو بدە کاگراوەر کە دەڵێن پاراستنی نیزامەکە ئێستا ئاکرێ بپرسم کام نیزام چونکە دۆناڵد ترەمپ دەڵێ بەشێکی زۆر لەوانەی کە پێشتر گفتوگویان لەگەڵدا کردین تون بوون لە ناو براون و بەدڵنیاییەوە ئیسرائیل و ئەمریکا جارێکتر ڕەنگە لەگەڵ توندڕەوەکاندا نەنیشێ کەواتە ئاکرێ بڵێین ئێستای تر ئەو نیزامی پێشتر پێشجەنگەکە لەگەڵ ئەو نیزامەی کە ئەگەر بێت و بیژمێنێتەوە زامێکی جیاوازترە. لە ڕاستیاش بۆ ئەوی واقعی بین هەندێک شتێ گرنگە یەکەم ڕاستە کوژرانی خامنەیی زەربێکی گەورەی گورچک بڕی لە نظامی ویلایەتی فەقیە لە نظامی جمهوری ئیسلامیدا بەڵام بیرمان نەچێت کە چەند ساڵێکە باز لە گۆڕینی خامنەی یەکرێت چەند ساڵێکە ئامادەکاریەکرێت بۆ ئەوەی کە خامنەی جێگرەوەی بۆ دابدرێت بۆیە ئێرانیەکانیش ئێرانەکانیش وەکو کەسێکی نەمر سەیری خامنەیان نەکردوە زانیویانە ڕۆژێک دادێ ئەبێ خامنەی هەر بەهۆی تەمەنیشەوە بێ بە مردنی خۆشی بێ لەم شوێنە نامێنێ بۆیە ئەبێ تۆزێ واقعی بین کە مردنی خامنەی یان نظامی جمهوری ئیسلامی بە تەواوەتی لە ئێراندا نظامێکی شەخسەنەکراو نییە واتە بە تەواوەتی پەیوەندی نییە بە مان و نەمانی یەک تاکە کەسەوە نظامێکە ڕیشەیەکی ئایدۆلۆجی هەیە ئەم ئایدۆلۆژیە بوعدێکی مەذهبی هەیە بوعدێکی ناسیۆنالیستی هەیە و ئەم نظامە ئێستا دام و دەستگای هەیە وەکوتم دام و دەستگای ئەمنی و دام و دەستگای سوپایی هەیە بۆیە بابیرمان نەچێت کە بۆ هەموو ئەم زەربەشی کە کەوتووە مانەوە نییە کە نظامەکە لە شوێنی خۆیدا نەماوە وەکو ئێستا ئەبینین تا ئێستا کاریگەرە لە بەرگریدا تا ئێستا توانیوەتی دۆخی ناوخۆ کۆنتترۆل بکە بۆیە ئەوەی کە کام نظام بەدڵنیاییەوە بێ هەر باز لەو نظامە بکەین کە لەسەر هەمان ئەو ڕتم و ڕێزکەی ئەڕوە بەڵام بێگومان چاوەڕوانی ئەوە شەکرێ وەکو وتم لە باسەکەمدا ئێستا ڕەنگە چەند ئاراستەیەک سەری هەڵداوە لە ناو سەرکردایەتی تازەی ئێراندا بەشێک لە ناوەندەکان باز لە هاتنە پێشەوەی ئاراستەیەکی پراگماتیستی ئەکەن ئەم ئاراستەیە ئەو ڕەنگە نەرمی بنوێنێ بەرامبەر بە ڕۆژئاو وڵاتانی ناوچەکە ڕەنگە بچێتە ناو هەندێک دانوستانەوە وەکو وتم لە ئەساسدا ئێستا استراتیژی دانوستان گۆڕاوە چ بۆ ئەمریکا گۆڕانی بەسەردا هاتووە ڕەنگە ئەمجارە ئەمریکا ئیسرائیل باسی ئەگەر بڕۆنە سەرمێزی دانووسان ئیتر باسی وازێنان لە بەرنامەی ئەتۆمی موشەکی و بەرنامەی هاوپەیمانەکانی ئێران لە ناوچەکە ئیتر ئەمە باسێکی بەدیهی بێ بەسەر ئەوەیە تێپەڕێون ڕەنگە باسی ئەو بکەن کە بێڵن ئەم نیزامە بمێنێتەوە ئەگەر بمێنێتەوە چۆن بمێنێتەوە و ڕەنگە بۆ لایەنی ئێرانیش هەمان شت ڕاست بێ بۆیە ئێستا لە دوای ئەم سێ ڕۆژەی زۆر توندی جەنگە هەموو سیناریۆکان هێشتا کراون دیسان پێمان وانە بێت کە ئەمە
ناکرێت ڕووبدا ئەکرێت دانووسانی ڕوو بدا بەڵام وەکووتم قۆناغی دانووسان و ئەو وەرەقانی کە لەبەردەستی هەردوو لا هەیە جیاوازە لەگەڵ قۆناغی پێشەڕ. باشە کاگرابەر هەندێک دەڵێن ینی ناوخۆی ئێران ئۆپۆسیۆنی ئێرانی چ مجاهدینی خەڵقا چە کوڕەکەی ڕەزاشایە ینی هێزە کوردیەکانیش بامان شێوە خەڵکانی دیکەش ینی تا ئێستا جوڵەیەکی ئەو تۆیان نییە ئایا ئەمە پەیوەستە بە چیەوە بە گومانن لە ئەمریکا بە گومانن لە ئیسرائیل یان ترسیان هەیە ینی پەیوەندی بە چیەوەیە بە بڕواییەوە بە پلەی یەکەم پەیوەندی بۆ هەیە کە ئێران تا ئێستا خاوەنی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە بەتابەت لەسەر ئاستی ئێرانی قسە بکەین لەسەر ئاستی فارسەکەی هیچ کات ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ماوەی ئەم 47 ساڵەدا ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی خاوەن گوتارێکی و دیسکۆرسێکی ڕوون نییە ئەوەی کە ئێستا کوڕی شا پەهلەوی هەنێک دەست لە پشتی ئەدرێ و هەنێک لە میدیاکانی ئەمریکاوە من پێم وایە ئەمە زیاتر لە خەیاڵ پڵاویەکی وەکو ئەڵێ تاراوگەنشینی ئەمریکی و کالیفۆرنیایی ئەچێ نەک لەوەی کە پەیوەندی بە واقعی داینامیکی ناوخۆی کۆمەلگای ئێرانەوە هەبێ بۆیە زیاتر ئەم پژیرێکی تاراوگەییە فارسەکانی تاراوگەیە کە پەیوەندی بە نۆستالیژیاوە هەیە ئەجینا کوڕی شاش نە لە ناو ڕۆژ ئاوەش بەڕەسمی نە لە ئەمریکاش بەڕەسمی نە لە ناوخۆشە ئەم کەسە بەهێزەنیە کە بتوانێت وەکو بەدیل سەیری بکرێت هەندێک دەڵێن ئیسرائیل پشتیوانی دەکات کاگرابەر هەندێک دەڵێن ینی پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ ئیسرائیلدا ئەم پەیوەندی هەیەش بوونی پەیوەندی بابەتێکەوە بوونی ئەوەی کە ئەو بەشێک بێت لە ئەجێندایەکی تێر و تەسەلی استراتیژی ئەمریکی ئیسرائیلی کە پلانی دانرابێ وەکو جێگرە و ئەمە بابەتێکی دیکەیە ئەوەی کە تا ئێستا نابیندرێ ئەوەیە کە هیچ کەسێک بە کوڕی شاشەوە هیچێک لەمانە بەشێک نین لە ئەجێندای ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووی ناسراو لە ڕاستیە ئەمە زیاتر بۆ کۆمەلگای ئێران خۆی بەجێ هەڵدراوە کۆمەلگایەکە کە ساڵانێکە لە ڕێگای ناڕزایەتی جیاجیاوە کۆمەلگای مەدەنی تایدا بەهێزە دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ زۆرێک لە ناڕزایەتی لەسەر ئاسی جیاجیا لەسەر ئاسی هەموو ئێران و بە ڕۆژهەڵاتی کوردستانیش و سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستانیش بابەتەکە بە هەمان شێوەیە ئێستا ناوخۆی ئێران بە دۆخێکی زۆر سەختی ئەمنی سەربازیدا تێئەپەڕێ و کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەمیشە باجی زۆر گەورەی داوە و ڕەنگە ئێستا بۆ کوردەکانیش باش نەبێ وەکو لە ڕووی استراتیژیەوە ئەگەر باز بکەم ڕەنگە ئێستا بۆ هێزە کوردیەکانیش گونجاو نەبێ وەکو کارتی دەستی ئیسرائیل سید بکرێن یان کارتی دەستی ئەمریکا سید بکرێن ڕەنگە ئەمە کۆستی زۆر قورس بێ لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر خەڵکەکەی بۆیە بە باوەڕی من ئەمە پەیوەندی بۆ هەیە کە تا ئێستاش ئەم جوڵەیە نەکراوە ئەوەیە کە باش نییە کوردەکان ببنە وەکو ئەڵێ کارتی دەستی ئیسرائیلی یان هێزێکی دەرەکی و لە لایەکی دیکەشەوە بیرمان نەچێت کە تا ئێستا ئێران بۆ ناوخۆی خۆی هەموو جۆرە جوڵانەوەیەکی ناڕەزایی بەتابەت دوای برینداربوونی ئێستا کە لە حاڵەتێکی برینداری زۆر سەختە هەموو جوڵەیەکی ناڕەزایی ڕەنگە بە شێوەیەکی زۆر بەهێز وەڵام بداتەوە. باشە کاگرابەر ئەنی دۆخەکە بە بڕای تۆ وەکو چاودێرێکی دۆخەکە وەکو توێژێرێکی سیاسی کە لەم بارەدا خوێنی تۆ متابعە دەکەی خوێنەوەی قوڵتان بۆی هەیە بکوێ دەگا ڕاستێکی قورسە ینی ئێستا ڕووداوەکان بە جۆرە ڕۆژ بەردەوام ئەسکلێشن هەیە پەرەپێدانی خێرا هەیە قورسە ئینسان بتوانێت پێشبینی بکە وەکو شێوەی فالگرتنەوە بڵێ وای بەسەر دێ بەڵام ئێمە ئەتوانین لەسەر چەند دراوێک قسە بکەین چەند سینناریۆیەک تەرەف بکەم سینناریۆنە بە تەنیا سینناریۆی من نین سینناریۆی زۆرێک لە چاودێران و ناوەندەکانی توێژینەوەشن هەر لەسەر ئەمانە قسە کراوە سینناریۆکەم ئەوەیە کە ئەگەر بێت و سیستەمێکی واتە ئێران لەوەدا سەرکەوێت کە ڕاهبەرێکی تازە هەڵبژێرێ و ئەم ڕاهبەرە تازەیە
جۆرێک لە بتوانێت دۆخەکە کۆنتترۆل بکەوە بتوانێت جۆرێک لە سیاسەتێکی نەرمیان پراگماتیستی بەرامبەر بە ڕۆژاوا بنمێنێ و استراتیژ لە لای ئەم ڕەهبەری تازایی ئێراندا مانەوەی نظامی ئێرانی بێ ئەگەر بە تۆزێک گۆڕانکاری و نەرمینواندیشەوە بێ ئەوە بەدڵنیاییەوە ئێران و ئەمریکا ئەڕۆنەوە سەر مێزی گفتوگۆ باوایدا بنین لەسەر ڕێککەوتن لەسەر ڕاگرتنی جەنگ و کۆنتترۆلکردن. ئەگەر ئەمە کە ڕوونەدا ئەوەی کە باسم کرد دەسەڵاتی وڵات جڵەی وڵات بکەوێتە دەستی سوپای پازارانەوە کە تا ئێستاش زیاتر لەو ئاراستەیەوە نزیکە و ئەم کاتە ئەبێت چاوەڕوانی دوو پێشاتی دیکە بکەی ئەوەیە کە لە ناو خودی سوپای پازدارانە بە چ ئاراستەیەکە چێ دەسەڵات ئەگرێتە دەست ئەم ئاراستەیەکی میانە ڕەوی پراگماتیستیە بێ یان ئاراستەیەکی ڕادیکاڵێ بێ کە درێژە بە جەنگەدا. بۆیە ئەمەی لە ڕۆژانی داهاتوو دێ چارەنووسازە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەنووسازە بۆ ئێران و بۆ ناوچەکە و گۆڕانکاری واتە پڕکردنەوەی ئەم بۆشایی دەسەڵاتەی کە ئێستا خامنەیی دروستی کردووە چێ پڕی ئەکاتەوە و چۆن پڕ ئەکرێتەوە ئەمە ئەتوانێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە داهاتووی ئەم جەنگە بەرەوچۆ ئەڕوا بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە بەردەم ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست وەستاوین کە بە دڵنیاییەوە جیاوازە بێ و گۆڕانکاری ڕیشەی تیا ڕۆدا. زۆر باشە. کاک ڕابەر دوا پرسیارم ئێران تا کەی بەرگە دەکرێت؟ وڵاهی ئەویان نازانم لە بەرێ من شارەزای سەربازی نیم. باشە بەڵام ینی هەندێک دەڵێن ینی خوێندنەوەکان بۆ وەڵامەکان ئێران هەندێک دەڵێن ینی وەڵامی ئەم جارەی زۆر توندە هەندێک دەڵێن ئەمریکا چاوەڕوانی زیاتری هەبووە لەوەی کە زیانی زیاتریان پێ بگا بەڵام زیانەکانی ئەمریکا ئەوەی کە پێی کەوتووە لە بەڵێن قاعیدەکانی زۆر نین ینی لە چاوەڕوانی ئەودا نەبووە کەمترە زیانەکانی لەوەی کە تا ئێستا پێی کێشتووە. بەڵێ خۆی وەبزانمەمە قسەی ترامپە باسی کرۆ لە دوهەمی لە دوانەکانی ئەڵێ ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ درێژەکێشانی جەنگەکە و ئێمە زۆر چاوەڕوانی زیانی زیاترمانە بوو بۆیە هیچ شتێک بۆ ئێمە تا ئێستا سوپرایز نیە و ترامپ ئەم قساناکە بۆی بڵێ کە استراتیژی ئیدارەی جەنگەکە تا ئێستا وەکو خۆی بەباشی بەڕێوەچێەوە ئەوەی ئەمان پلانیان بۆ داناوە هێناویانەتی دی ئەمەش بەشێکە لە تاوان ئێرانیش بە هەمان شێوە قسەی خۆی هەیە و بیرمان نەچی ئێمە لە جەنگا شتێکمانەیە بەناوی جەنگی سایکۆلۆژی واتە جەنگی گوتار ئەم جەنگە سایکۆلۆژیە بەردەوام بێت چ لە لایەنی ئێرانی چ لە لایەنی ئەمریکی و ئیسرائیلیشەوە. زۆر سپاس کاک ڕابەر تەڵات توێژەری سیاسی شەڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت بۆ خستنەڕووی بۆچوونەکانت.